جموجۆڵی لانا سیاسەکان بە تایبەت پارتی و یەکێتی سەبارەت بە کاراکردنەوەی پەرلەمان و بەرسی ڕیفراندۆم تا دێت فراوانتر دەبێت لەگەڵ نزیکبوونەوەی وادی ئەنجامدانی پرۆسەی ڕیفراندۆمیش تا ئێستا هیچ ئامادەکاریەک ئەنجام نەدراوە. هەفتەی داهاتوو وەفدێکی ئێرانی سەردانی هەرێمی کوردستان دەکات بۆ ڕازیکردنی بەرپرسانی کورد بە دواخستنی ڕیفراندۆم. ئەمە دوای ئەوەی لە ماوەی ڕابردوودا شاندێکی دیکەی هەمان وڵات لە ڕازیکردنی کورد بەم پرسە سەرکەوتوو نەبوو. هاتنی وەفدی ئێرانی هاوکاتە لەگەڵ هەوڵەکانی یەکێتی بۆ ڕازیکردنی گۆڕان و کۆمەڵ با کارەکردنەوەی پەرلەمان و دواتر ئەنجامدانی ڕیفراندۆم لە کاتێکدا خودی یەکێتی ئامادەنیە بەبێ بەشداریکردنی کەرکووک و ناوچە کێشە لەسەرەکان بەشداری پرسی ڕیفراندۆم بکات. ئەمە لە کاتێکدا دەنگۆی دەستپێکردنی پرۆسەی کۆنتڕۆڵکردنەوەی حەویجە دوای 20 مانگە لە ئارادایە. لەگەری دەستپێکردنی پرۆسەکەش کەرکووک ناتوانێت بەشداری ڕاپرسی بکات. بەم پێش کێشە بۆ ڕیفراندۆم دروست دەبێت و ئەو کات یەکێتی ڕازی نابێت لە سنووری دەسەڵاتی ئەودا کە پارێزگاکانی سلێمانی و هەڵەبجەیە پرۆسەکە بەڕێوە بچێت. لالاکی ترەوە باپی ئەو زانیاریانەی پێم لە سەرچاوەیەکی باڵا یەکگرتووەوە دەستی کەوتووە. یەکگرتووی ئیسلامی ئامادەنیە بەبێ گۆڕان و کۆمەڵ بەشداری کاراکردنەوەی پەرلەمان بکات. هاوکات بەشی هەرە زۆری ئەندامانی سەرکردایەتی یەکێتیش لەگەڵەوەدانین یەکێتی بەبێ کۆمەڵ و گۆڕان پەرلەمان کارا بکاتەوە. لە دوایین پێشاتیشدا وەفدێکی یەکێتی چەند پێشنیازێکی بۆ هەموارکردنەوەی یاسای سەرۆکاتی هەرێم و چاکردنی موچە و کاراکردنەوەی پەرلەمان داوەتە گۆڕان بێ ئەوەی میکانیزمی جێبەجێکردنی پێشنیازەکان بخاتە ڕوو. باوتەی چاودێرانیش ئامانجیەکێتی لە جموجۆڵە سیاسیەکانی ئەم دواییەی تەنها یاریکردنە بەکات و هیچ هەنگاوێکی کردداری لەگەڵدا نابیندرێت.